لە دوای شەڕی 12 ڕۆژە خۆتە زانی تەزاورات و ینی خۆپشاندانێکی زۆر کرا لە ئێران. خەڵکیش لە خۆپشاندانەکانە موبایلی بەکارێنا یعنی ڤیددیۆی شوێنەکانێ کرد و لە دڵپاکی خۆیان بۆ ئینی خۆیانیان کردەوان کە مزارەکان گەشت بەو شوێنە. ئیسرائیل لە ئێمە سوودمان لەوە بینی کۆمەڵێ بنکە و بارگای پاسداران و لایەنە ئەمنیەکانی ئێرانمان دۆزیەوە کۆمەڵی شوێن کە نەمانەزانی کوێیە بەهۆی ڤیددیۆی ئەو خەڵکەوە زانیمان کوێ و لێماندان. ئەمە چی توانایەکە کە تۆ دانیشی بە دیار موبایلەوە لە ڕاستیە موبایلی خەڵکەوە لەوێ معلومات وەرگریت و هەدەف بکەیت؟ هۆی ئەوە سەرچیە ینی حادسەی زۆر ئەوها ڕووەداتن تۆ لە ڕێی مۆبایلەوە مەسەڵەن شوێنێ دیاریەکەی شخصێ دیاریەکەیتن ئەمانە ڕووەداتن ئەو خەڵکە بە نسبەتی خۆیەوە بڵاوێ کاتەوە شتێکی ئەتیاریە بەلای خۆیەوە ڤیددیۆیەکە بڵاوێ کاتەوە خۆ پێشاندانە. بەڵام وڵاتانی تر دانشن بە دیار ئەو ڤیددیۆیانەوە کەسان هەیە دانشن بە سەعات ینی بڵین بە بەڵی بە هێواشی لێداتەوە دیقەتەدا بە هەمووی ینی سەحات سەیەک هەیە ئەگەر وەتی بجێڕمە هەرچەنە پەیوەندی بە بەرنامەکەەوە نییە ینی ئێرانوانە. بەڵام عێراق وەختی خۆی ئەفسەرێکە بوو بە پلەی نەقیب بوو ئەو ئەفسەرە ناوی شاکر بوو لە عێراقا کێشەیەکی ڕوویدا لەگەڵ بنەماڵی سەدامەوانەیە بەرزان نردی بۆ ئەو کاتە مدیر مخابرات بوو نردی لزوو سیاسی بۆ بەریتانیا بوو بە زابطی مخابراتی عێراقی لێنانە جاسوسیە کرد خەبەرێدا بە عێراق. بەڵام لە بڵین سەدام حوسێن کە لە 28 نیسان عید میلادیە کرد یەکێ لەو مناڵانە مناڵی ئەو زەلامە بوو لە عید میلادەکەی بەوە کە شفیان کرد کە ئەو زابطە جاسوسە لە بەریتانیا لجوء سیاسی وەرنەگرتووە. ئەمە لەمانە دەرەکەوێت لەم ڤیددیۆیانە خەڵکان هەیە متابعی ئەماکەن یەک بە یەک چییە لێوێنانێ ئەمە چییە ئەوە چییە ینی پێویستە کاتن ئێمە جارە زۆرمان ماوە بگەینە ئەو مەرحەڵانی کە ئەو ئاڵەت و جیهازە و تەکنۆلۆژیایی کە هەیەە تاقی بکەن. بەڵێ